ئەم ئەندامەی کۆنگرێسی ئەمریکا دەیەوێت بۆ گەڕێکی تری ئەنجومەنی نوێنەران خۆی هەڵبژێرێتەوە وە خەسڵەتی باویش لە ڕووی داراییە و بانگەشەی هەڵبژاردنەکەی پشت بە کۆمەکی کۆمەڵگە دەبەستێت. ڕەنگە ئەوە پرسیارێک بێت کۆنگرێزمانێک خۆی کاندید دەکات بۆچی پارە بۆ هەڵمەتەکەی کۆ بکرێتەوە بە پێی ڕای زۆرێک لە شیکەرەوە ئەم کۆکردنەوەی داراییە بە بەشداریەک دادەنرێت لە پرۆسەی دیموکراتیدا. خەڵکی ئەمریکا بەردەوام گومانێکی زۆریان هەیە دەربارەی حکومەت و ئەوانش کە لە حکومەتدا کار دەکەن. گومانێکە کە لە جێی خۆی دایەتی و دەخوازن کەسی هەڵبژێردرا و لەژێر دەستی هیچ کەسێکدا نەبێت. کاری ئێمەش کە ئاسوودەیان بکەین لەو باوەڕیەدام ئەوە دروستکردنی کەسایەتی ئەمریکیە. جگە لەوەش ئێمە تەنها نین، سیستمێکیش هەیە کە پشتگیری دارایی لە حکومەت و سیاسەتەکانیش دەکات. بێگومان ئەمە شتێکی دروستە لە دیموکراتیدا و خەڵکیش ئازادە ئەوە بکات یاخود نا. کۆنگرێزمان جێری کۆنلی لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە دۆستی نزیکی کورد بووە. لە ساڵی 1970دا کیمیابارانی هەڵەبجەی بە جینۆساید ناو بردووە. سازدەری بۆنەکە باسی ئەوە دەکا بۆچی ئەم فەندڕایزینە بۆچی کوردیش پێویستی بەوە هەیە کە دۆستی لە کۆنگرێس و ئیدارەی ئەمریکادا هەبن. بەداخەوە من حەزم کرد خەڵکێکی زیاتر هاتبوو بۆ ئێرە ئەبێ ئێمە لە لێرە لە شوارەکانی ترش ئەم داوەرە ببینی کە بتوانین کانگرسمەنی پەیدا بکەین کەم جەنابی هەر مەسئولیەتی ئێرەم تێکی دەیبینێ قسە دەکات ئەمە لە جاتی ئێمە قسە دەکەین ناتگەینە کانگرس ناگەینە وەزارەتی خارجە ناگەینە کاربەدەستانی ئەمریکا بەڵام ئەمە لە جاتی ئێمە دەنگمان دەگەینێت. زۆرێک لە نەتەوە و قوارەی سیاسی جۆرا و جۆر لە ناوەندە سیاسەکانی ئەمریکا لە هەوڵی لۆبیکردندان تاوەکو لە سیاسەتی دەرەوەی ئەم وڵاتە زلهێزەی جیهاندا شوێن و پێگەیان هەبێت. ساڵانێکە کوردیش دەیەوێت دۆستی زیاتر پەیدا بکات. ئەبێ هەمومان پشگیری ئەو کۆدەنجیە بکەین و چکو ئێمە کوردی ئەمریکاین ئەمانەوێ لۆبی دروستکەین چەناڵێ دروستکەین لە ڕێگای دەنجی خۆمانە بگەینین ئەوان بڵێن ئەو میلەتەیان ئەو خەڵکەی ئێمە لەو وڵاتانەیان لەو شوێنانەی کە تیایان بە چ نەهامەتێکا ڕەتە بن. مسلمان گەنی ئەگەر ئێمە بتوانین مشکلی خۆمان یا دەنگی خۆمان بە ئەوان گێن ئێوان بن دەفریا ئێمە یا تەحادێک بن یارمەتی مام بدەن بە هەر جێوە کە دەستیان دێ گرینگە هەرەوەندە کە دەنگ مامگاتە نێو دەوڵەت یا کۆنگرێسی ئەمریکا نێو وڵاتان کولەن لابیگەری هەر ئەوەی دەنگت بگاتەوە بتوانی دۆست و ڕەفیق پەیداکەی بۆ خۆت و بۆ دۆزەکەت و بۆ وڵاتەکەت. بانگەوازەکە بۆ کوردانی دەڤەری واشنگتن بوو وەدێ ئامادەبوون لە ئاستی چاوەڕوانی ڕێخەرانیدا نەبوون. پێدەچێت نالەباری دۆخی سیاسی هەرێمی کوردستان و گیر و گرفتەکانی تریش کاریگەری هەبوو بێت. بەدڵنیاییەوە لە ڕووی سیاسیەوەی یارمەتی دەردەبێت بۆ کوردستان کە بەرەو پێش بڕوات و لە کۆتاییشدا بگات بە سەربەخۆیی. فەندڕایزنێکی ئاوها بەسوودە بۆ گەیاندنی دەنگی کورد و پشتیوانی لێکردنی. وەک نەتەوە هەبوونی لۆبیەکی بەهێز لە واشنگتن گرنگە بەڵام هەواڵەکانی نێوخۆی کوردستان گرنگترن لە پێدانی پەرۆشی بە کورد لە تاراوگەدا کە لە خەمی نەتەوەکەیان بن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری فێرفاکس، ویلایەتی ڤێرجینیا.